سحرکردن تاوانێکی زۆر گەورەیە مرۆڤ بە هیلاک دەدا، مرۆڤ بەرەو جەهەنم دەبات. کاتێکە ئەم حەدیسەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە دەفەرمێ دۆزەخم پیشان درا، زۆربەی ئەهلی دۆزەخ ئافرەت بوون. یەکێ لە هۆکارەکانیان چییە؟ خەریکی سحرن، بۆیە بە هیلاک دەچن، بەرەو جەهەنم دەڕۆن. سحریش بە حەج و عمرە و ڕۆژ و شەونێژ و عیبادەت و تەراویح و ئەمانە لا ناچێ. سحرت لە کەسێک کرد بێ، ماڵت وێران کرد بێ، خوای گەورە ماڵی تۆش وێران کات، بەس خۆت زەرەرەکەی بۆ خۆتە بێ، نەک بۆ کەسێکی بێتاوان. خوای گەورە تۆڵەت لێ بکاتەوە کاتێککە ماڵی ژن و پیاوێکی تازت وێران کردووە، دڵنیا بە لە دنیا و قیامەت خوا تۆڵەت لێ کاتەوە. ڕقت لە کەسێکە زڵمی لێت نەکردو، بۆچی سحری لێەکەی؟ زڵمی لێت کردو دوعای لێ بکە. زڵمی لێت نەکردووە، بۆچی ڕق لێتی؟ بۆیە سحر ئەوەی سحر بکە و ئەی بچێ بەلای ساحر، هەردووکیان بە هیلاک چوون، هەردووکیان خەسارەتمەندی دنیا و قیامەتن. بەڵام سحرت لە کەسێک کردی بێت تۆبەت بۆ نییە، تۆبە سوودی نییە بۆ تۆ ئیلا مەگەر ئەو کەسە گەردنە دەعازاب بکە کە بڕۆی بۆ لای بڵێ سحرم لێت کردووە، سحرەکە بەتاڵ بکەیتەوە لە فڵان شوێن دامناوە. ئەگینا 1000 حەج عومرە بکەی، 1000 جار لە سەجدا بڵێ ئەستەغفیر الله، ئەو سحرت لە کۆڵ نابێتەوە، چونکە لە کەسێکت کردو چکەوە حەق و ناسە و خوای گەورە تەداخۆلی ناکاوە، عەدالەتی خوای گەورەیە. بۆیە ئاگاداری خۆت بە، خوشکی بەڕێزم، سحر مەکە. ئەگەر تۆ نەچی بۆ لای ژن بنەچی بۆ لای ساحیر، ساحیر چی دەوری کێمێنێ؟ ڕقی لە کەسێکە و ڕێک ڕاکە بۆ لای ساحیرەکە، بڕۆ سحری لێ بکە، با ماڵی وێران بێ، بەس حەسادەت و ڕق و کینە، هیچ تر نییە. جا بۆیە هەر ژنێک پێی خۆشە بە هیلاک بچێ، بۆ جەهەنم بڕوا، خوا غەزەبی لێ بگرێ، با بچێ بە لای ساحیر، کەس پێی خۆش نییە. دە لە خوا بترسە و تەقوای خوا بکە، بە خوای گەورە هەموو ساڵە 10 جار بچی بۆ عومرە، خوا لێت خۆش نابێت. هەموو ساڵی حەج بکەی، خوا لێت خۆش نابێت، چونکە ئەوە حەقی خوایە، نەخێر، حەقی ناس، حەق و ناسە. بەڵام ئەوەی حەقی خوا بێ، خوا لێت خۆشە بێت. بۆ یەکێ لەو تاوانانی کە مرۆڤ بە هیلاک دەدا سحرە. خوشکی بەڕێزم، بە تایبەتی تۆ ئاگاداری خۆت.